خۆکان کاریگەری ئەرێن و نەرێنی لەسەر ژیانی مرۆڤەکان دروست دەکەن. خۆباشەکان ئەبنەهۆی ڕەفتار و بیرکردنەوەی باش. خۆخراپەکانیش کاریگەری خراپیان هەیە لەسەر ژیانمان. بۆیە من ئێستا باسی کۆمەڵە خۆیەکی باشتان بۆ دەکەم کە ژیان و ڕەفتارمان باشتر دەکات. با بزانین ئەو خۆوانە چین. خۆکان کاریگەری ئەرێنی و نەرێنی لەسەر ژیانی مرۆڤ دروست دەکەن، کەواتە بە ئەنجامدانی خۆی باش و پەیڕەوکردنی ڕۆتینی دروست و دڵنیابوون لە ئەنجامدانی گۆڕانکاری دەرونی مرۆڤ دەتوانێت شێوازی بیرکردنەوە و ڕەفتاری ژیانی و بیرکردنەوەی بۆ باشتر بگۆڕێت. ئەمەش کۆمەڵێک خوون کەوات لێ دەکات ژیانێکی باشتر دەبێت. بۆ ماوەیەکی کورت لە ماڵ بڕۆنە دەرەوە، توێژینەوەکان دەریان خستووە کاتێک مرۆڤەکان لە دەرەوە کات بەسەر دەبن جەوێکی باشتریان بۆ دێت، هەروەها بۆیان دەردەکەوێت کە بەسەربردننی کات لە دەرەوە یارمەتی مرۆڤ دەدات کە هەست بە داهێنەر و بەرهەمێنان و باشتربوونی دەرونی زیاتر بکات. لەگەڵەوەی کارکردن لە دوورەوە بووەتە بەشێکی ئاسایی ژیان بۆ زۆر کەس زۆر ئاسانە بە درێژایی ڕۆژ هەموو ڕۆژێک لە ماڵەوە بمێنێتەوە، بەڵام چوونە دەرەوە تەنانەت بۆ ماوەیەکی کورتیش لانی کەم ڕۆژانە جارێک دەتوانێت یارمەتی دەربێت لە گۆڕینی شێوازی ژیانی مرۆڤ. هەروها دەتوانێت هەست بە باشی بکات و باشتر بخەوێت و بە درێژایی ڕۆژەکە لە شوێنی کارەکەی باشتر کار بکات. ماوەیەک لە سروشدا بمێنەرەوە. کات بەسەربردن لە سروشدا بۆ هەموو مرۆڤەکان غەریزەیەکە. چەندین توێژینەوە لەوانە کۆمەڵی دەروونناسی ئەمریکی کاریگەریەکانی بەسەربردننی کاتیان لە سروشدا تاوتوێ کردووە کە دەرکەوتووە چەند سوودێکی تەندروستی جەستەی و دەرونی هەیە. تەنها پیاسەیەکی کورت لە پارکێکدا یان بەسەربردننی تەواوی ڕۆژەکە لە پارکێکی گەورەدا دەبێتە هۆی باشتر تەرکیزکردن و دابەزینی ئاستی فشار و بەری دەرونی باش. بەڵام ئەگەر کەسێک بارەوە کارێک نەتوانێت بچێتە دەرەوە، دەتوانێت شوێنی سەوزایی بۆ ناو ماڵەکە بهێنێت. لێکۆڵینەوەکان دەریان خستووە کە بەسەربردننی تەنها 5 خولەک لە ژوورێکدا لەگەڵ ڕووەکی ماڵەوە دەبێتە هۆی ئەوەی مرۆڤ هەست بە دڵخۆشی زیاتر بکات لەوەی لە ژوورێکدا بێت کە شوێنی سەوزایی تێدا نەبێت. سێهەم، تەنیاییەکی دەخولەکی. بۆی مرۆڤ هەست بە دڵخۆشی بکات لە ژیاندا گرنگە ڕۆژانە لانی کەم ماوەیەک بە تەنیا بەسەر ببات. مەرج نییە درێژ بێت، بە تایبەت ئەگەر دۆزینەوەی کات بە تەنیا بۆی قورس بێت، بەڵام کات بەسەربردننی چەند ساتێک لەگەڵ خۆت ڕۆژانە دەتوانێت ژیانت بگۆڕێت. بەو پێی ڕێگە بە خۆراگری و خۆدۆزینەوە دەدات، تەنانەت ئەگەر مرۆڤ بە مەبەست بیری لێ نەکاتەوە. چوارەم، پێشوەختە جلوبەرگەکان ئامادە بکە. بۆ ئەوی مرۆڤ لە ژیان و پەیوەندی پیشەیدا سەرکەوتوو بێت، دەبێت تەرکیز و یەکلاکەرەوە بێت لە نێوان زۆر شتی تردا. هۆکارێک هەیە زۆرێک لە خاوەن کارە سەرکەوتەکان شەوی پێشتر جلەکانیان ئامادە دەکەن و هەڵی دەبژێرن. دەرەنجامی چەند توێژینەوەیەک سەرنجی بۆ دیاردەیەک ڕاکێشاوە کە پێی دەوترێت ماندوێتی بڕیار. ئەمەش لە بنەڕەتدا بەو مانایەیە کە هەر بڕیارێک مرۆڤ با درێژای ڕۆژ بیدات زیاتر و قورستر دەبێت. بەڵام با بڕیاردان لەسەر ئەوەی شەوی پێشتر چی لەبەر بکات، ژمارە ئەو بڕیارانە کەم دەکاتەوە کە دەبێت لە سەرەتای ڕۆژدا بیدات. هەروەها ئەم هەنگاوە یارمەتی دەرە بۆ ئەوەی سوڕی بەیانیان کاراتر بێت، چونکە یارمەتی دەدات لە خەوڵ بستیت و خۆت ئامادە بکەیت.